ناوم نەزمەدین عەلیە لە ساڵی 99 دەستمان بەو کارێ کردووە سەرەتا بە شاگردی دواتری سەبر ئێستا لە خوای گەورە بە زیادی ئەو مەعمەلەماندانەیە شتەکان یعنی هەمە زۆرن بۆ نمونە دروستکردنی کاتمی مۆلیدەیە دروستکردنی حاوێ زبڵدانە بە هەموو قەبارەکانی دروستکردنی تانچی ئاوە و بڕین و خواردکردنەوەی هەموو جۆرە ئاسنێکە لە 1 ملیمی هەتا مەسەلەن بەرەو سەرەوە 10 ملیمە 11 ملی 8 ملی 9 ملی بەڵێ شەلالی مۆلیدەیە کاتمی مۆلیدەیە یان ئیشەکان هەمە زۆرن زیاتر لە لای ئێمە ئیش بۆ بازار دەکەین بۆ حەدادەکان دەکەین بڕینە خواردکردنە ئەوانەیە زیاتر لە کنەمە دەکەین ئێمە تقریبا 6 براینە 3 برامان بە دائیمی ئەمە ئەویشەی دەکەین لە ساڵی 99 دەستمان پێ کردووە لە لای کەسەشی زۆر عەزیز وەستاسم کۆ حەداد سەرەتا لە لای ئەو بە شاگردی دەستمان پێ کردووە دواتریش سەبر گەراشی بچووکماندانە 100 مەتری کە دەری ئاسنگەری ئیشەکی قورسە یعنی زەحمەتی تێدایە بڕینی تێدایە شکانی تێدایە بەس بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئێستا مەکانینەکان فەرقیان کردیە ئێستا بۆ نمونەگە باسی ئەو مەکانینێ بکەین ئەوە حساسیە ئەگەر دەست خۆت بەرێ پرێسەکە لە خۆی ڕادەوەستی تۆماتیشی لە خۆی ڕادەوەستی یعنی زانایشی دێ ئینسان دەبی ئاگای لە خۆ بی هەر ئیشەشی بی ئەمن کوڕەقوشتێکمە بوو سەری تانچیمان برێن ئەوەی کە قەوسمان دەکرد ڕۆی بە زجی کرد زجی هەمووی بڕی یعنی دکتۆر 24 ساعتی لە بۆی دانا کە بژی بەس لەخوای گەورە بە زیاد بێستەوە ژیان دەکا و مشکلەی نییە خەتەریاتمان زۆر دیتە دەست بڕینیمان دیتە پەنجە بڕینیمان دیتە ئەم بەخۆم دیتیتم ئێستا پەنجانم هەمووی بڕایە دوورایتەوە ئێرانم ئەن ئێرەمەوە شوێنەکان دیارە حەدادی بخۆی ئیشەشی تۆزە قورسە یعنی خەتەریات تێدایە بڕینی تێدایە زەحمەتی زۆر تێدایە ئەو کارگەیە ئەگەر بین ئەوەی کە ئیچێ ینی ئەمە تقریبا 6 براینە ئی هەمومانە بە یەکسانی بەس لێرانە زیاتر لە ینی 20 کەس ئیش دەکاتن ئەمە ئەو گەرازە بەی هەمویان دەزانێت ئەو کەسانێک کە دێنە ئێرانە سەرەتا هەیە ئەوی شەی نەکردووە ئەمە سەرەتا یعنی بە ئیشی بچووک دەست پێ دەکەین بۆ نمونە پاکردنەوەی ئەرز شوی ینی سەبر دەست بە ئیشەکان بکاتن دوا دەرێتە سەر مەکاینەکان دەبێتە وەستا هەر کەسە چیش بەخۆی سەرەتاوایە ینی ئیشی بچووک دەکات دوای سەبر فێرە ئیشەکانی تر دەبێت لە ئێستادا ڕەمەزانە مانجی پیرۆزی ڕەمەزانە عادەتەن ئەمە لە بەکرێک کارەکان بەهۆی ئیشی قورسەکان یعنی ناکرێ ئەمە لە بەیانی تا ئێوارە ئیش بکەین بەیانی سعاتەش دێن ئەمە تا 12 نیوەڕۆ ئیش دەکەین هەر وەکو باسمان کرد لێرانە زیاتر لە 20 کەس کار دەکاتن هەر کەسە و لێرانە یعنی خێزانێکی گەورە چاوەڕێی دەکاتن داوا لەو گەنجانە دەکەین ئەوانەی کە دانامەزرێن بێن یعنی خۆیان بدۆزنەوە ئەوانەیە کە هونەرەکی بچووکیان هەیە بابێن دەست پێ بکەن لە سەرەتاوە یعنی نابی ئینسان چاوی لەوەی بیتن حکوومەت چیدۆ بکا و چیدۆ نەکات دەی بەخۆی یعنی خۆی پیشان بدات و خەمی ئەو نیشتیمانەمان هەبێ بە هەموو لایەکمان ئەو نیشتیمانەمان خۆش بوێتن هەمومان بەیەکەوە جوانین ناوم حەسەنە لێرە کە وای 4 ساڵ 5 ساڵ وا لێرە ئیش دەکەم هەروەکو لەکن وەستانە سرەدین و برایەکانی نەجمەدین و کاک عاجی بۆ ماوەی 4-5 ساڵ لێرە ئیش دەکەین وەکو برایەک زیاتر لە بۆ ئێمە نزیکترن و هەروە لە بۆ خەڵک وا ئیش دەکەین کە کابرایەک مشتریەک دێتن ئیشی بۆ دەکەین بە دیزاینەوە هەر ئەو
ئەوەی کە ویستی ئەو تەڵەبەی کە ئەو ویستی لەسەر دیزانیوی دەڕۆن لەسەر قیاسیوی دەڕۆین چی ویست بە نمونەوە سبە لێ زۆرە بە پرێس و مەقاس و بە هەموو لایەنەکەەوە بە جۆرە خواردکردنەوە بڕینەک هەموو بۆوی دەکەین بە هەموو شێوازەکە ئەو دەیوێتن و هەروە بەخۆشم خوێندکاریم کە بە ڕۆژ لێرە ئیش دەکەم و بەشە لە مەکتەب ئێواران داوام دەکەم.